هەروەها لە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانی شەوەڕێکاری نوێ پێویست بە هاتوچۆی گەشتیاران لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ نێوهەرێمی کوردستان دەگیرێتە بەر کاتژمێر 2 دەواازەی حاجی عومەران ئەمڕۆ دادەخرێت. تەیفور محەممەد لەگەڵم دەبێت سەبارەت بۆ ڕێکارانەی کە گیراونەتە بەر پێشتریش هەرمی کوردستان بڕیاری دابوو کە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران بەڕووی گەشتیاراندا دابخرێت. ئەو کەسانی کە لە هەرمی کوردستانن و خەڵکی ئێران ئەتوان بگەڕێنەوە، ئەو کەسانشی کە لە ئێران ئەتوانن بێن بەڵام بەبستی گەشتیاری ناتوانن پێویستە پشکنینی پێویستیان لە دەواازە سنووریەکان بۆ بکرێت. بەهۆی ئەم بارودۆخە تازەی شکستە هاتوۆتە ئاراوە بۆ پەیدابوونی جۆری گۆڕاوی کۆڕۆنا هەم لە کۆماری ئیسلامی ئێران لە چەند پارێزگایەکە حاڵەتەکانی توشبوون و گیان لەدەستان بە جۆری گۆڕاوی کۆڕۆنا پەیدا بووە. هەم لەلایەکی دیکەشەوە لە هەرمی کوردستان ئەمڕۆ 5 حاڵەت بە جۆری گۆڕاوی کۆڕۆنا تۆمارکراون، بەڵام سەرچاوەکانیان دیار نییە. نوێترین بڕیارەکان لە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانەوە لە هاوکارم تەیفور محەممەد وەردەگرین بزانین چه بڕیارێکی پێیوەست بە پاراستنی تەندروستی هاوڵاتیان و ترجم و جۆڵە گەشتیاریەکان لەو دەواازەوە هەیە. بەڵێ تەیفور. گوڵباخ دیارە ئێمە شەوی ڕابردوو لە سوۆشیال میدیا کوردستان بڵاومان کردەوە لە سەرزاری وتەبێژی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران کە ئێران ئاگاداری بەرپرسانی هەرێمی کوردستان لە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران کردوێتەوە کە ئەمڕۆ کاتژمێری 2 دوای نیوەڕۆ دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران لە ڕووی بازرگانی یا لە باڵین لە ڕووی گەشتیاری دادەخرێت، بەڵام لە ڕووی بازرگانی بەردەوام دەبێت بە گرتنەبەری ڕێشوێنی خۆپارێزی. ئێمە لە بەردەم دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانین. هەوڵی زۆرماندا بە ئەوی کە بەرپرسانی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران و بە دیاریکراویش بەرپرسانی پەیوەست بە نیشینگە و پاسپۆرتی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران قسەمان بۆ بکەم، بەڵام ئەوان ڕەزامەندی ئەویان نەدا کە قسە بکەن. بەڵام ئەوەی کە هەیە زانیاریەکانیان پێداین کە بەرپرسانی ئێرانی لە دەواازەی سنووری تەمەرچین واتە لە دیوی ئێران لە ڕێگای پەیوەندیەکانی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران ئاگاداری بەرپرسانی هەرێمی کوردستانیان کردوتەوە کە بەهۆی کۆرۆنای گۆڕا و کۆرۆنای نوێ ئەوان ڕێوشوێن دەگرنەبەر و بۆ ماوەی 14 ڕۆژ بۆ ماوەی 2 هەفتە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران لە ڕووی گەشتیاری بە تەواوی دادەخرێت. هیچ گەشتیارێکی هەرێمی کوردستان ڕێگەی پێنادرێ بچێتە ئێران یاخود گەشتیارێکی ئێرانی ڕێ پێنادرێ بێتە هەرێمی کوردستان. سەبارەت بەو گەشتیارانەی کە بۆ نمونە گەشتیارانی هەرێمی کوردستان کە لە دیوی ئێرانن، ئەی سەبارەت بەوان چی یاخود ئەو گەشتیارانەی ئێران کە ئێستا لە هەرێمی کوردستانن، چونکە ئەمڕۆ کاتژمێری 2 بە دروستی لە کاتژمێر 2 بە تەواوی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران لەلایەن ئێرانەوە دادەخرێت لە ڕووی گەشتیاری. بەڵام لە بڕیارەکەدا هاتووە کە ئەو گەشتیارە ئێرانیانی کە لە دیوی هەرێمی کوردستانن لە ڕۆژانی داهاتوو دەتوانن بگەڕێنەوە و گەشتیارەکانی هەرێمی کوردستانیش کە لە دیوی لەو دیون دەتوانن بێنەوە. ڕێگە لەوان ناگیرێ، بەڵام ڕێگە بە هیچ گەشتارێکی هەرێمی کوردستان بۆ ئێران نادرێەوە بە پێچەوانەشەوە لە کاتژمێری 2 دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران لە ڕووی گەشتیاری دادەخرێت. بەڵام لە ڕووی بازرگانی بەردەوام دەبێت لە نێوان هەردوولا، بەڵام بەگرتنەبەری ڕێوشوێنی خۆپارێزی، چونکە بڕیارەکەی ئێران بۆ ماوەی 2 هەفتەیە و تایبەتیشە بە خۆپارێزی لە کۆرۆنای گۆڕا و کۆرۆنای نوێ. هاوکارم تەیفور محەممەد لە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانەوە لەگەڵم بووی. سپاس.